Now, as the coronavirus has shuttered this year's film festivals... But this year, the unthinkable happened to the film Now, the world. COVID-19 pandemic might have closed the cinema. Many cultural events have Many already festivals been cancelled. around the world were cancelled and held But online. movie lovers still have something to look forward to. دوازدەهەمین فێستیڤاڵی فیلمی کوردی لە لەندەن بڕیارە لە ڕۆژانی 16 تا 27 نیسان بەڕێوە بچێت. بەهۆی هەلومەرجی ڤایرۆسی کۆڕۆناوە ئەم ساڵیش وەکو ساڵی ڕابردوو بە شێوەی سەرهێڵ و بەخۆڕایی فیلمەکان لەسەر پلاتفۆرمە دیجیتالەکانی فێستیڤاڵ نمایش دەکرێن. ئەم ساڵ زیاد لە 100 فیلم بەشداریان کردووە لە فێستیڤاڵەکە و لە پرۆگرامە نوێیەکەدا دەکورتە فیلم، دا فیلمی ئەندێشەی درێژ، دا فیلمی دۆکومنتاری و دە فیلمی دۆکومنتاری کورت و چەندین فیلمی تریش بەشداریان کردووە. و لە پرۆگرامە کلاسیکەکەدا 20 ساڵ لە سینەمای کوردی بە بەشداریکردنی 40 فیلم دەگێڕینەوە و نمایش دەکەین. و فیلمەکانی یڵماز گونەی تاکە فیلمن کە لە 20 ساڵ کۆنتر بن و بێگومان ئەمە بۆ ئێمە شانازیە کە بتوانین چوار لە فیلمەکانی بۆ یەکەم جار بە ژێرنووسی کوردی و بە کوالتێکی بەرز بە خۆڕایی بەردەست بخەین بۆ بینەران. و بابەتی چیرۆکەکانی فیلمەکانی ئەمساڵ بابەتی تاو جیاوازن و باسی خۆشەویستی و هاوڕێتی شار کۆمیدیا ترسناک و ئەزمموی گشتی لە خۆ دەگرن. فێستیڤاڵی ئەم ساڵی فیلمی کوردی لە لەندەن جیاوازە لە ساڵانی ڕابردوو. ئەم خولە بە هەماهەنگی لەگەڵ دە فێستیڤاڵی دیکەی فیلمی کوردی لە کوردستان و هەندەران ساز کراوە. ئەم ساڵ ئێمە لەگەڵ دە فستیڤاڵی فیلمی کوردی تر لە سەرانسەری جیهانەوە هاوبەشین و ئەمەش بەمەبەستی ئەوەی کە بیسەلمێنین کورد لە سینەمادا یەکدەستە و هەمومان پێکەوە کارەکەین لەسەر بنیادنانی سینەمایەکی کوردی بەهێز و زیاتر بەرەو پێشخستنی بۆ ئاستی سینەماکانی جیهان. لە چوارچێوەی فێستیڤاڵەکەدا چەندین وەرکشۆپ دەربارەی فیلمسازی و پانێڵ بۆ گفتوگۆکردن، ڕەخنەگرتن و هەڵسەنگاندنی فیلمە بەشدارەکان بەڕێوە دەچن. پانێلی گفتوگۆ و ڕەخنەگرتن لەسەر فیلمەکان لەلایەن ئاوێستە قادر بەڕێوەبەری بەرنامەڕێژی فستیڤاڵەکە و فەرهانستەرێک بەڕێوەبەری فستیڤاڵەکە و بە بەشداری هەردە هاوبەشی فستیڤاڵەکە بەڕێوە دەچێت کە بە شێوەیەکی گشتی باس لە سینەما و لە داهاتووی سینەمای کوردیش دەکەن. هەروەها وەرکشۆپی شەهرام ئەلیدی کە دەرهێنەری دوان لە فیلمە کلاسیکەکانی پرۆگرامی ئەم ساڵە، ئەوانش فیلمی ویسپەر ویت دە وایلد و فیلمی بلاک هۆرس مێمۆریز و ئەم وەرکشۆپە بە درێژای 3 هەفتە بەڕێوە دەچێت و چەند پۆلێک لە خۆ دەگرێت. هەفتەی یەکەم باس لە چیرۆک و گێڕانەوەی چیرۆک دەکرێت و هەفتەی دووهەم تۆمارکردنی ڤیدیۆ و کارکردن لەگەڵ کامێرا و هەفتەی سێهەم ئاوازدانان و ئیدیتینگ و بڕینی فیلم و ئەم کارانەی کە زیاتر لە دوای تۆمارکردنی فیلمەکەوا کرێن و لە کۆتاییشدا بەشداربوونی وەرکشۆپەکە پێکەوە فیلمێک بەرهەم دەهێنن و ئەمە شتێکی زۆر زۆر ناوازەیە. لە خولی ئەم ساڵی فێستیڤاڵی فیلمی کوردی لە لەندەن 7 خەڵاتدا بەش دەکرێن. دوو دەستەی دادوەران پێک هێنراون بۆ هەڵسەنگاندن و هەڵبژاردننی براوەی خەڵاتەکان. دەستەی دادوەرەکان لە پسپۆڕانی بواری سینەما لە ئاستی کوردستان و جیهان پێک هاتوون. فێستیڤاڵی فیلمی کوردی لە لەندەن بەم دەست پێشخەریە دەیەوێ بیسەلمێنێ کە سینەمای کوردی هەیە و دەکرێت لە ئاستی جیهانیشدا گەشاوە بێت.